دوێنێ ئاگری نەورۆز کرایەوە ئەمڕۆ ساڵی چەندی کوردیە؟ 2724 کوردیە. 2730 والله باش معلوماتم للسرينية بس بعقلي من وابزانم 2723 ئەمڕۆ 2724 کوردیە مێژۆکە ئەگەڕێتەوە بۆ 700 ساڵ پێش زاین واتە بۆ سەردەمی میدیەکان. بیستی سێ ئاگری نەورۆز کراوە ئەوڕۆ ساڵی چەندی کوردیە؟ 2724 2724 ئەوڕۆ 2724 کوردی ئاگامە لە ڕۆژنامەکەی خۆمانەیە. ساڵی کوردی 2724 دەکا 2724 ساڵی چەندی کوردیە؟ بەڵێ ئەڤڵ نۆرۆزینگۆیە یەکی ساڵی کوردی 2023 دروستم نەکرد ئەمنەوەی خۆمان دەزانە 1430 ئەوڕۆکە ساڵی 2724 کوردیە یەشیەکە ئەوە شتێکە کە هەموو تاچێکی کوردیانی پێویستە بیزانێتن بەداخۆکە ئێستاکە ساڵی کوردی فەرامۆش کرایە کە دەبووە ئێستاکە لە هەرێمی کوردستان یان لەلایەن حکوومەتەوە ساڵی کوردی بکردرا بۆیە بە ساڵی سەرەکی و بۆ بەکارهێنان نەوە ئێستاکە بڕۆ لە زۆرێک لە تاکانی کۆمەلگا بپرسە تەنانەت ناوی مانگەکانی ساڵی کوردیش نازانن.